سڵاوتان لێبێت و بەیانیتان باشی وادارم کە لەش ساغ و تەندروست و سەلامەت بن. ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ڕۆژ باش ئامادەیە بۆ ئەوەی کە جوانترین زانیاری و باشترین زاریانەکەتان پێ بگەنێت و دروستترینی هەواڵەکانیش. بێگومان چونکە ئێمە سەرەتا هەمیشە بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەین بۆی کە ئاگاداری چواردەڕوو بەرمانبی بە تایبەت لە کوردستان کە ئێستا هەندێک کێشە هەیە وەک دەزانین سەبارەت بە یاسای قەرز و پەسەندکردنی واتەبڕاندنی بەبێ ئەوەی کە ڕەزامەندی کوردی لەسەر بێت. ئەمە بۆ هۆیەوەی کە لە ناو شەقامی سیاسی ئاڵۆزێ بەخۆیەوە ببینێت و ڕۆژانە ئێمە چاودەری ئەو هەواڵان ناکەین بۆی کە بزانین ڕەوشەکە بەرەو چۆوە دەگات. و ئەمە لە ڕووی بابەتە ئەوانی کە هەواڵی سیاسی و لە ڕووی شەقامی سیاسی و ئێمە کورتی هەواڵەکانتان بۆ دەخێنە ڕوو. بەڵام ئەو تەوەرانی کە پەیوەندی بە ناوڕۆکی دیکەی بەرنامەوە هەیە و ڕۆژانەوە دەگۆڕێت ئەوەیە کە هەموو ڕۆژێک بە پێی ڕۆژەکانیمە هەوڵی ئەوە ئەدەین کە بابەتێکتان بۆ بخەینە سەر کە دیسانەوە ئەمەیان لە شەقامی خەڵک و کۆمەلگا ئەڕوانینە ئەو تەوەرانی کە هەن کە باسن لە ناو خەڵکە. بۆ نمونە ئەمڕۆ لە سلێمانی پێشانگای کتێب دەکرێتەوە. ئێمەش هەڵمان داوە سەبارەت بەو تەوەرە قسە بکەین و بە تایبەتی گۆشەیەک بگرینە بەر کە باس لە خانمانەکەین جێگا دەستی خانمان لە ئەدەب و نووسیندا لەکوێدایە کە میوانێکیشمان بانکێش کردووە بۆ ناو ئستۆدیۆ و ئێستا دەچین ناو کورتە و دواتر بڕگەکانی دیکەش دەبینین پێکەوە کە چی تریشمان بۆتان ئامادە کردووە. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند گفتوگۆکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام دەبن. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆنگڕەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند نابێت هاوڵاتیان باجی ململانێ سیاسەکان بدەن و دەبێت باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. ئاماژەی بۆش کردووە گفتوگۆکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام دەبن و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە ڕێگەی دانوستاندن چارەسەر دەکرێت. شەوی ڕابردوو ژمارەیەک موشک ئاراستەی ناوچەی سەوزی بەغدا کران. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق بڵاوی کردەوە 4 موشک لە جۆری کاتوێشە ئاراستەی ناوچەی سەوزی بەغدا کران. ئاماژەی بۆش کردووە بەهۆی ئەو هێرشە موشکیە منداڵێک کوژرا و 5 کەسی دیکەش کە سیڤیل بوونە بریندار بوون. هاوکات باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا زەنگی ئاگادارکردنەوەی لێدا و سیستەمی بەرگری سیرامیکیشی چالاک کردەوە. سەرۆک وەزیرانی فەڵەستین دەستپێکردنەوەی پەیوەندیە دیپلۆماتیەکانی لەگەڵ ئیسرائیل ڕاگەیاند. محەممەد شیتیە سەرۆک وەزیرانی فەڵەستین ڕاگەیاندووە دوای ئەوەی ئیسرائیل پابەندبوونی خۆی بە ڕێکەوتنەکە و واژۆکراوەکان دەربڕیوە ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان لەگەڵ ئەو وڵاتە لە چەند بوارێکدا دەستی پێکردووە. ڕاشی گەیاند ئاساییکردنەوەی پەیوەندەکانی ئیسرائیل لەگەڵ فەڵەستین گرنگە نەک سوودان چونکە کێشەکان لە نێوان ئەو دوو وڵاتە. بەرپرسانی تویتر و فەیسبوک چەند زانیاریەکان لەبارەی هەڵبژاردنەکانی ئەمریکا خستە ڕوو. جاک دۆرسی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای تویتر لە میانی بەشداریکردنی لە کۆبوونەوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕاگەیاند لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن تا کۆتایی هاتنی ئەو پرۆسەیە نیشانەی ئاگادارکردنەوەیان لەسەر 300,000 تویت داناوە کە هەمویان تایبەت بوون بە هەڵبژاردننی ئەمریکا. هاوکات مارک زۆگربێرگ کە بەڕێوەبەری کۆمپانیای فەیسبووکە ئاماژەی بۆ کردووە لە ماوەی هەڵبژاردننی ئەمریکادا 150 ملیۆن پۆستیان سڕیوەتەوە کە زانیاری هەڵە و نادروستیان بڵاو کردوەوە. دەشڵێت مەترسی دەستوەردان لە هەڵبژاردننی ئەمریکا بەردەوام. 100,000 زیاتر کەس لە ئەمریکا بەهۆی دەستدرێژی سێکسی داوای قەرەبووکردنەوە دەکات. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردوتەوە بە تۆمەتی ئەوەی دەستدرێژە سێکسیەکان کراوەتە سەر. 100,000 کەس لە ئەمریکا سکاڵای یاسایی تۆمار دەکەن و هاوکات داوای قەرەبووکردنەوە دەکەن. لەلایەن خۆشیەوە پارێزەری دۆسەی قوربانیانی دەستدرێژە سێکسیەکان ڕایانگەیاندووە دۆسێکە گەورەترین ئابڕوچوونە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەشڵێت دەبێت ئەو دیاردەیە بنبڕ بکرێت. کۆتاییمان بە کورتی هەواڵەکان هێنا و دەچینە ناو بەڕگەکانی دیکەی ڕۆژ باشەوە. ئێمە هەمیشە لەڕێی هاوکارانمانەوە کە لە شار و شارچکەکان لەگەڵمانن و ڕاپۆرتمان بۆ ئاماداکەن و بابەتمان بۆ ئاماداکەن
لە یادی نەکەین دەربەنی خان و کاروان یارە هەمیشە بابەتی تایبەتمان بۆ ئامادە ئاکات لە دەربەنی خان بابەتێکمان ئامادەیە کە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە تەمەنیان هەیە لە یەکیان نزیک بکەنەوە لە ڕووی وەرزشەوە کە تەمەنیان لە سەر و 36 بۆ 37 ساڵەوەیە کۆیان بکەنەوە و گروپێکی تۆپی پێی بچووک دابمەزرێنن کارێکیان کردووە کاروانیارەش ئاماژەی پێکردو بۆ ئێمەی ناردووە بە ئامادەبوونی یاریزانە هاوڕێکانی و کەسوکاری خولێکی یاری تۆپی پێی بچووکراوە وەک ڕێزێک بۆ ئیبراهیم ڕەجەب یاریزانی دێرینی دەربەنی خان بەڕێوە چووە ئەوی شەستاوە بم بۆنەوە کە ئەو خولان ئەنجام داوە لە خولەکەدا 16 تیپی شاری سلێمانی و هەڵەبجە و شارە زوور بەشداریان کردبوو یەکێک لە مەرجەکانی بەشداری لە خولەکە ئەوە بووە کە ئەبێ یاریزانەکان کەوانی کە بەشدارە بن تەمەنیان لەسەر و وەکوتم 36 ساڵەوە بێت کە ئامانجیش لێی ئەوە بووە کە زیاتر ئەم کۆمەڵە خەڵکە لە یەک نزیکەنەوە کە تەمەنێکیان بەسەر بردووە و یاریزانی دێرینیشن ئەوە لە یاد نەکەین و یاری کۆتایی خولەکەش لە نێوان یاریزانە دێرینەکانی دەربەنی خان و تیپی پەیامی هەڵەبجە بەڕێوەچوو ئێمەش لەم راپۆرتە پێکەوە دەین بەتەڵە وریایش و خۆکە دکتۆر زگار لەکوێی دکتۆر زگار یاریزان سۆران ئاگا لە دوا بێ سۆران لە هەڵەبجەوە لە کاتی یاریەکانە هاتوین سەردانی دەربەنی خانمان کرد لەم دەورە بەشدار بووین بە ئومێدی ئەوەی کە بە نیەتی ئەوەی کە بتوانین پلەی یەکەم بەدەست بێنین لە یاری کۆتاییشە کۆڵێ شانس یاوەرمان نەبوو چکە یارێکی زۆر باشمان کرد بە شایدی هەموو جمهور و هەمووانەی کە لە ساحەکە بوون بەڵامی تر یاریەکە یەک بە یەک کۆتایی هات و گەیشتە لێدانی پەنارتیوە بە لێدانی یەکراکەرەوە ئێمە یەکەمەکەمان لەدەستداوە تیپی بەرامبەر پیرۆزبایان یەکەم کە توانیان پلەی یەکەمی بەدەست بێن زۆر سپاسی هەموو ڕێکخەران و سەرپرشتیارانی ئەم خولاکەین کە ماندوو بوون هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە سەرکەوتنی ئەو خولا و ئەم جۆرە خولانە هەمیشە دەبێتە هۆی تازەکردنەوە نوێکردنەوەی پەیوەندی بینی وەرزشکاران و وەرزشکارە دێرینە و ژمارەیەکی زۆر لە تیپەکان لە شارەکانی دەوروبەرەوە ئامادە بوون ئەمڕۆ ئێمە توانیمان کە لە یاری کۆتاییە بە لێدانی پەنارتی لە تیپی دێرینەکانی پەیامی هەڵەبجەی شەهید ببنەوە جارێکی تر سپاس بۆ کەناڵ 24 کە توانی تەختەی ئەم یاری و ڕووماڵی یاریەکە بکە بێگومان ئەنجامدانی ئەم شێوازە خولانە شتێکی نامۆنیە بەڵام نامۆیەکەی لێرەدا ئەوەیە یا ئەتوان بڵێم چاوگی مەوزوعەکە لەم راپۆرتە ئەوەیە کە وەک گوتمان مەرجی بەشدار بوون بۆ ئەو کەسانی کە لە خولەکە بەشدارە بن لە 36 ساڵ بەروسەرەوە بێت چونکە وەک دەزانی لەلایەن پیاوان حەز و خولیای یاری تۆپی پێ زۆر بە درەنگتر وەکو حەزەکانی دیکە دا ئەمرکێتەوە چونکە ئەوەی کە یاری وەرزشی تۆپی پێی کردبێت بە تایبەتیوانی کە دەچنە تەمەنەوە دایمەن ئەفسوس بۆ ئەوە ئەخۆن کە جارێکی تر بگەڕێنەوە ناو یاریگا و جارێکی تر یاری بکەنەوە ئەما وەک یەکێک لەو بەڕێزانە باسی کرد پەیوەندەکان تونتر دەکات لە نێوان یاریزانە کۆنەکان و جوانەکەشی لەوەدایە کە تەمەنیان لەسەر و ئەو تەمەنەوەیە کە کەسانی ئاسایی ئەبێ یاریکەن جا دواتر وەک دەشبینین شێوازی جەستا لە پیاواندا لەو تەمەنە ئەگۆڕێت بە تۆزە ئێستاڵێن سۆبانخان بۆواڵێت تۆزە ورگوشت پیاکەن تر ئەو هەستە خۆشیان پێدات کە هێشتا بۆ جەستەوە ئەتوانن ڕاکەن و ئەتوانن گۆڵ تۆمار بکەن جوانی بابەتەکە لەمەیە و دەستان خۆش بێت بۆ ئەو بابەتە جوانەی کە بۆمانتان ئامادە کرد بوو و وەک دەزانین کەش و هەوا ڕۆژانە لە گۆڕانکاریە ئیتر وەکو هاوی نییە بە بەردەوام بەس چاوەڕی تیشکی خۆر بکەین بزانین چەنە پلەی گەرما لە موجا باران و سەرمامان ئەبێت کزە هەوامان ئەبێت بۆی ئەمەش بۆی کە بزانین ڕەوشی کەش و هەوای کوردستان و کوردستانی گەورە بە چ شێوەیەکە ڕەوشی کەش و هەوامان بۆ ئامادە کرد.
شەکرە شارەکەی کوردستان پڕە لە چالاکی ئەم ماوەیە و سلێمانی ئەم جارەش پێشەنگایەکی کاری دەستی بە ناوی گروپی خەیاڵی خانمانی بۆ کاری دەستی و بەهرەی خانمان کردوتەوە. جا من شتێگەڵم دڵنیام کە لەگەڵ من هاوڕان خۆی خانمان زۆر زەریفن لە ئەنجامدانی کاری ماڵ و ڕازاندنەوەی ماڵ. جا ئەگەر بێت و ئەوە پیشەیان بێت یا ئەوە خولیایان بێت ئەبێت چ نەخشونیگارێ لە ژێر دەستیان دەربچێت. چل خانم بەشداریان لەناو ئەم پێشەنگایە کردووە کە بواری ئەکسسواراتی خانمان و چنین و جوانکاری ناوماڵ و چەندین کاڵای تری هەیە کە دروستیان کردووە بە دەستی خۆیان و هێنانەتە ناو ئەو نمایشگاوە و لەوێ بەشداریان پێ کردووە و نمایشیان کردو. ئێمەش لێرە لە چاوی کامێرەکەمانەوە هەم بۆ ئێوە هەم بۆ خودی ئێمەمان واستەوە بیبینین. لەگەڵ هاوڕێکەکەیدا بەشداریان پێشانگایی کردووە. ئەو کاڵایانی کە بەدەستی خۆی دروستی کردوون نمایشی دەکات. هێرۆ دەرچووی زانکۆیە و بەشی ئەندازیاری تەواو کردووە. بەڵام ماوەی ساڵێک زیاترە خولیای دروستکردنی ئەم کاڵایانەی هەیە. ئەو دەیەوێت پشت بە خۆی ببەستێت و ببێت بە خاوەنکاری خۆی. ئەو هیواخوازە لە داهاتوودا پەری زیاتر بەکارەکەی بدات و هاوشانی هاوڕێکی بەردەوام بە دوای نوێگەریدا دەگەڕێن بۆ کارەکەیان. ئەزمموی من لەم ئیشەوە نزیکی ساڵێکە بێت دەستم پێ کردووە. زیاتر وەکو حەز و خولیای خۆم نزیکی ساڵێکە بێت دەستمان کردووە بەم ئیشە لەگەڵ هاوڕێیەکمە بە هاوکاری یەکتری. ئەم ئیشە ئیشێکی تازەیە بۆ کوردستان نزیکی 2 ساڵێک 3 ساڵێکە بێت کە هاتوۆتە ناو کوردستانەوە. خۆشبەختانە مەوادەکانی لێرە دەستەکەوێ. ئیشەکان ئێمە زیاتر لە بابەتی مناڵان و خانمانە جوانکاری خانمانە خۆیە بینێتەوە. ئیشەکەین لەسەر جۆرێک خوری ناوی داوی فانی لێیە داوی کلیم. ئەتوانین بڵین قماشی ڕیسایکلینە قماشی فانی لێیە ڕیسایکلینە کرێ. کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە بۆ خانمان گرنگی خۆی هەیە چونکە دەبێتە دەرفەتێک بۆ نمایشکردنی کاڵاکانیان و هاوکات هاندەرێکیشە بۆ ئەو خانمانەی کە بەهرەیەکی تایبەتمەندیان هەیە بەڵام تا ئێستا لە هیچ کارێکدا ڕەنگی نەداوەتەوە. کاتێککە یەکێکێتە ئیتر یەکسەر باسی ئەوە ئەکاکاڵێ من شەو بەهرەمتیایە بەڵام ناتوانم کە ئیش بکەم. بۆیە سەرەتا بێ لە ئیشێکی بچووکەوە دەست پێ بکەیت. کاتێککە پێشانگایە کرا من یەکەم پێشانگاکە بەشداریم کردووە تەنها بە ئیشی ئامادەکرا و بەشداریم کرا ئەوانەی کە بۆ خەڵکم کردووە دووبارە هێنامەوە بەشداریم پێکردن لەبەر ئەوە خەڵک بمناسێ زیاتر. لە پێشانگاکەدا جوانکاری خانمان و بابەتەکانی چنین و جوانکاری ناوماڵ و مێخەک و گوڵ و کاری دووبارە سوود لێ وەرگرتنەوە و بەرد و شوشە و
چەندەها جۆری دیکە نمایشکران. بەشێک لە خانمانیش بە دروستکردنی جۆرەها خواردن و شیرینی بەشداری پێشانگاکەیان کرد. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لەم بابەتاتان بم بۆ هەڵەبجە لە دوای سلێمانیەوە پێکەوەچین بۆ هەڵەبجە بۆ لای وەستا حەمە سەعید. هاوڵاتێکی دانیشتووی هەڵەبجەیە ماوەی 65 ساڵە کاری تەنەکچێتی دەکات. جاران بازاڕەکان بەوە جوان بوو کە کاری تەنەکچێتی کە گوێت لێبوو مزگەرەکان هەبوون مسیان ئەکوتیەوە تەنەکچیەکان هەبوون ئەو کارانیان ئەکرد بازار شێوازێکی تری هەبوو کوێستانە بوو کە مۆڵەکان هەموو بازاڕی تەنیوەتەوە هەرچەند ئاسانکاریە بەڵام با بەمە سەر بابەتەکە. ئێستا کە وەرزی سەرما و زستانە و زۆرترینی کاتەکان بە دروستکردنی سۆپای دارەوە هەندێک لەوانەی کە حەزیان لێە ئەو وەکو خۆی ئەو کاتە بەسەر ئەبات. خەڵکێکەیە کە ئێستاش کڕیاری سۆپایدار چونکە هاوڵاتیان لە وەرزی سەرمادا بۆ خۆگەرمکردنەوە بەکاری هێنن ئەچین بۆ لای ببینین چۆن سۆپایدار دروست دەکات و ئێستا کێ کڕیاریەوە. زیاتر لە نیو سەدەیە لەگەڵ ئەم دەنگە دەژی. پیشەکەی یەکێکە لەو پیشانەی کە بەرەو لە ناوچوون دەچن. وەستا حەمە سەعید لە منداڵیەوە خەریکی پیشەی تەنەکەچێتیە. ئێستا کە وەرزی سەرما هاتۆتە پێش دەستی کردووە بە دروستکردنی سۆپایدار. هێشتا بە هەمان گڕوتینی گەنجیەوە یەک پلێتەکان دەبڕێ بۆ دروستکردنی سۆپایەکی باش. 65 ساڵامەیشی منە یەگەشتی 65 ساڵی یعنی کۆنترین سرعاتکار لەم قەزای هەڵبژان منم. تر کەسی تیانی یەکێکتر لە پێشی منەوە بوو بێ ئیسە مابێ تێگەشتی ئێمە وەختی خۆی ئەم گەڕەکە ئەم شوێنی منیتیا بوو وەختی خۆی جوولەکە بوو خانووی جوولەکەکان بوو کە جوولەکەکان لە کیلوهەشت لە هەڵەبجە ڕۆشتون خەڵکی توجاریە ئەم خانوانیان کڕی کردیان بەم دوکانان لە دوای ئەوانەوە ئێمە وای لەم دوکانانە ئەم گوزەری ئەمە کە چەندێک کتیابووی لێرە کۆمپلێتی نەماوە ئەوانە کە دوکانیان بووە بەس من ماوە و من جارە ئەوە یەک دوو ڕەفیقم ماوە لێم کاکە خۆ حازرکە من ڕەفیقەکەمان بەس من و تۆماوین هاکە ڕۆژە ئیزرائیل وتی سلام عەلەیکم. وەستا حەمە سەعید ئێستاش هەر بە هەمان کەرەستەکانی ساڵانی ڕابردوو کار دەکات. پیشەکەی لە باوکیەوە بۆ بەجێماوە. دەژڵێت مەگەر کارێکی زۆر گرنگم هەبێ و نێمەوە بۆ دوکانەکەم. ئەگینا هەر دەبێت ڕۆژانە بێمەوە ئێرە. من لە عمری 12 ساڵی وەک لە بەردەستی باوکمەوە باوکشم نەفسی ئیشی هەبووە ئەوی زیاتر لە 56 ساڵ زیاتر ئەویش هەر ئیشەی کردووە. من لەوە وەرم گرتووە چونکە دوای ئەو لە 60ەکانە عمری خۆی کردووە دوای ئەوەی تر من لە جێکەی ئەو دانیشتووم یعنی لەوە پێشیش هەر ئەو ئیشەم کردووە کە لەگەڵ ئەوە هەرکردمان کردووە لە باوکمانە بۆمان بەجێماوە ئەو ئیشە. دابنیشم من لەو دوکانە ناتوانم 5 دقە دابنیشم تەقەم نەیە ئەگەر بەس دەستگاکەشم داگرێتەوە بە چەکوش تێگەی ئەوە یعنی من بە نیسبەتی خۆمەوە وامە بۆ نازانم هەموو سەعاتکارەکانی تری جوابن ئەوە من نازانم من بە نیسبەتی خۆمە تااقەتم نییە بە بەتاڵی دانیشم ئەگەر ئەو هێنم بە خۆڕایی داگرێتەوە ئەم شەکشەوە بەدەستمە لەگەڵ ئەم ئەسابانە تەقەمیە هەر. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی سەرما بازاڕی ئەم جۆرە سۆپایانە گەرم دەبێت کە بەدار کار دەکەن و ئێستا کەمتر خەڵکی شارەکان بەکاری دەهێنن. زیاتر بۆ نێو گوندەکان سوودی لێوەردەگیرێت. وەستا حەمە سەعیدی 65 ساڵی تەمەنی بە دروستکردنی ئەم سۆبادارانەوە بەڕێکردووە و هێشتا لە کارەکەی بەردەوامە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. وەک ئاڤین عەتا باسی کرد لە کۆتاییەکان ناوتی لە گوندەکان زیاتر ئێستا سۆبایدار بەکارەهێنرێت و بە تایبەتیش ئێستا ئەو گوندانەی کە ئێستا ئاوادان و دوورن لە ئەو ململانەی کە لە بەشەکانی تر خەریکە هەندێک وەک دەزانین و ئاگادارین کێشە هەیە کە گوندنشینان ناتوانن لە شوێنەکانی خوا بمێنەوە بەڵام ئەو گوندانەی کە سوپاس بۆخوا ئاوادان نوێسا خەڵکیان ئێستا ئەگەر لە دوورەوە سەیرێکیان بکەیت دووکەڵی
ئەو سۆپادارانە یەواشی تر دەرئەکەوێت خەڵک ئەچن بۆ داربڕینەوە و گوندنشینان باش ئەوە ئەزانن کە دەبێت ئەو دارانە ببڕنەوە کە وشک بوون و کۆی ئەکەنەوە هێنە ماڵەوە بۆی کە زستانی ساردی پێ بەڕێ بکەن بۆی کە بەرەو بەهارێکی نوێ بڕۆن و بۆ کشت و کاڵ دەست پێ بکەن و بۆ ئاژەڵداری هەرچەندە تام و چێژی ئەو سۆپەتدارانە بێحەد زۆرە بەڵام ئێمەی کە لە ناو شارە ئەژین بێگومان ناتوانین ئەوە بەکار بهێنین و ئەوە چێژەکەی گوندشینان وەری دەگرن و هیوادارین کە ئەو شێوازە هەر بەردەوام بمێنێت باشە دەچینە بابەتێکی تر کە باس لە 21 ئازار ئەگەر بکەین یەکسەر ڕۆژی دایکمان بیرەکەیتەوە ئێستاش 21 ئازار نییە بەڵام لەوە ئەچێت هەندێک وڵاتی دەگمەن هەن کە ڕۆژە جیهانیەکان جیاوازتر لە خەڵکانی جیهان دەکەنەوە لە کۆریای باکوور وەکو ئەوەی کە باسم کرد پێچوانی هەموو جیهان ساڵانە لە بڕواری 16 نۆڤەمبەر ڕۆژی دایک یاد دەکرێتەوە هەرچەندە دایک ئەوەندە بە ئەرزشە کە دەبێ هەموو ڕۆژێکی ساڵ بە ناوی ئەوانەوە بێت خەڵکی کۆریای باکوور بە بۆنەی ئەم ڕۆژەوە دیاری پێشکەش بە دایکان دەکەن ساڵانە لە هەموو جیهان ڕۆژی 21 ئادار وەک باسم کرد ڕۆژی جیهانی دایکە و خەڵک بەم بۆنەوە دیاری بۆ دایکانەکڕن بەڵام کۆریای باکوور یەکێکە لەو دەگمەن وڵاتانی کە زۆر جار لە زۆر ڕوەوە لەگەڵ خەڵکی وڵاتانی جیهان جیاوازی هەیە لەگەشە جیاوازی هەیە تەنانەت بەرواری ڕۆژی دایکانیش لە وڵاتە جیاوازە لە وڵاتەکان دیک بەڵێ هەروە گوتمان هیوادارم ئەگەر بە من بواە هەر 360 ڕۆژەکەی تر هەمووی ڕۆژی دایکان بواە لە هەر مانگێکە ئەگەر چەند ڕۆژێکیش بۆ دایکان لە وڵاتانی جیاوازتر ئەو یادیان بکرداتەوە دڵنیا بندیسان و ئێمە بۆ ئێوەمان ئەگواستەوە بۆی کە بزانین کە لە هەموو جیهاندا هەر چرکەیەک یادی دایکان دەکرێتەوە دەستی ماندوونەبووی دایکان ماچ دەکەم لێرەوە و ئێستاش باسی بابەتێکتان بۆ ئەەکەم کە تایبەتە بە تەوەرەکەمانەوە کە وەک باسم کرد ئەمڕۆ لە سلێمانی کە وتمان پێشنگاکی کتێب بەڕێوە دەچێت بەڕێ بەرایەتی گشتی کتێبخانەکان سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و هونەر و لاوانی کوردستان بڵاوی کردوتەوە ساڵی ڕابردوو ژمارەی سپاردن بە زیاتر لە 2000 کتێب دراوە بە پێی ئامارەکانیش زۆرینەی نووسەرانی ئەم کتێبانە لە پیاوانن و کەمترینیان ئافرەتن وەک باسمان کرد تەوەرەکەشمان هەر لەسەر ئەو بابەتە دەبێت کە ئەم ساڵ بەشێک لە نووسەران کاتی کەرەنتین و مانەوەیان لە ماڵەوە قۆستەوە بۆ ئەوەی کە دەقی جوانتر و کتێبی جوانتر و نووسینی جوانتر بخەنە بازاڕەکانەوە پێکەوە بینەرن. ڕۆشنبیری و هونەری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردووەتەوە کە ساڵی ڕابردوو ژمارەی سپاردنیان بە 2832 کتێب داوە. کتێبەکان لە هەموو بوار و بابەتەکان و بە زمان و شێوازی جیاواز نووسراون. بەپێی ئامارەکان و ژمارەی سپاردنی کتێبەکان لە زۆرینەی شارەکانی هەرێمی کوردستان نووسەران کتێبیان نووسیوە بە شێوەیەک 1284 کتێب لە هەولێر و 1170 لە سلێمانی و 414 کتێب لە دهۆک بووە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە زۆرینەی نووسەرانی ئەم کتێبانە لە ڕەگەزی پیاوان و کەمترینیان ئافرەتانن. بە جۆرێک ژمارەی ئەو ئافرەتانەی ساڵی ڕابردوو ژمارەی سپاردنیان پێدراوە نزیکەی 210 ئافرەتن. بە گوێرەی ڕاگەاندراوی بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکان و بەشی سپاردن نووسەرانی شارەکانی کەرکووک و هەڵەبجە و گەرمیان ژمارەی سپاردنیان لە شارەکانی هەولێر و سلێمانی وەرگرتووە بۆیە بەو شێوەیە هەژمار کراون هەرچەندە ئەم ساڵیش دۆخی نووسین و کتێب لە ساڵی ڕابردوو ئەگەر خراپتر نەبوو بێت ئەوە باشتریش نەبووە بەڵام بەشێک لە نووسەران کاتی کەرەنتین و مانەوەیان لە ماڵەوە بۆ نووسینی کتێب قۆستەوە هاوکات هاوڵاتیانیش زۆرترین کاتەکانیان بە خوێندنەوە بەسەربرد. وەک باسمان کرد ئەمڕۆ بە بەشداری 350 کۆمپانیا لە 15 وڵاتی جیهان پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی دەکرێتەوە و لەو چارچێوەش ئێمە تەوەری ئەمڕۆمان هەڵبژارد بۆی کە زیاتر لەگەڵ ئەو پێشەنگایە یەک بگرینەوە و بۆی کە بزانین ڕۆڵی ئافرەتان لەناو ئەدەب و نووسیندا و لەناو ئەو بەخشینە لەناو ئەو ڕەوتەی کە ساڵانە کۆمەڵێک بابەت دەنووسرێت کۆمەڵێک نووسین هەیە بابزانین ئافرەتان لەکوێ ئەو بەخشین و ئەو ڕەوتەن کە ئێستا هەیە و خەڵک زۆر ئەنووسێت میوانداری سەیری ئەولام کرد پێشەوەی فێتان بڵێم کێ میوانمە
شنو محەممەد نووسەر و شاعیرمان کردووە کە ئەمڕۆ لەگەڵمانێ بەخێر هاتن تەکەی بەخێر هاتی شنۆخان با لەوە دەست پێ بکەم ئاستی نووسین و سپاردنی کتێب لە چه ئاستێکە ئەبینیت بە تایبەتی بۆ خانمان ئێمە بە دەگمەن نووسری باشمان هەیە چ لە ژنە چ لە پیاوە بەس دیسا کە جەنابەت لەبارەی ئافرەتەڵێن زۆر بە دەگمەنە بینم یعنی وەختی وا هەیە ئێمە کە ئەبینم شعرێکە بینم نازانم بەڕاستی یعنی ئەم شعرە هیچ ژنە یا هی پیاوە کەوتەکە ناوەکەیە بینم سێرەکەم بەڕاستیمە هیچ نا ئێمە ئێشتا نەگەشتێتە ئەو ئاستە کە بڵێن بەڕاستی ئەم ئافرەتە بە تەواو مەعنا نووسەرە دوایی کە لەشیان پرسیارێکە گلەییان هەیە نەکاکە گلەیەکە لە خۆت بکە لە کەسی مەکە لەبەرەوە تۆشتا نەگەشتی بەو ئاستە کە نووسەرێکی باشبی شاعرێکی باشبی لەبەر ئەوەیە یان ئەگەڕێتەوە بۆ کەلتور یان ئەگەڕێتەوە بۆ کەم خوێندنەوەی کتێبی خۆی کە هیچ معلوماتێکی نێوە سفرەتیایە و ڕۆڵی ئافرەت و لە ناو دنیای ئەدەب و نووسینە لە هەرێمی کوردستان چۆنە بین ئەسا ئەمەی کە وتمان زۆر جار من ئەگەر بێمە سەر ئەوە لە ڕۆژاوە بە حکمیەوە لە وڵاتانی عەرەبی ئەو فارسیش لە ئێمەوە نزیکترن ناوی هەندێک ژن ئەبیستین فڕۆغی فەرڕوغزادەیە نەوال سەعداویە کۆمەڵە کەسی دیاری ترن ناسکە مەلائیکەیە کە لە کاتی پێشترا هەبوونە من باسی پێشتر و ئێستاش ئەەکەم هیچ گۆڕانکاریەک هەبووە لە ژدان تا ئەم مەرحەلەیە بێگومان بەدایم هەموو کاتێ وتومە هەتاکو سێرەکەین ڕابردوومان جوانتر نووسراوە تا ئێستا یانسە سێرکە فڕۆ فەرڕوغزادە کاتی خۆی کە نووسەرێکی شاعرێکی گەورە بووە هەمووی ڕخنەی لێگرتووە هەمووی نەهی کردووە کەچی ستایکێکە لە شاعرە زۆر گەورەکان هەڵ ساداوی کە خۆیەکی لە نووسەرە گەورەکانی میسرە سێریکە حقیقەتی نووسیوە ڕاستی نووسیوە کە دژایەتێکی زۆری هەبوو ئێستا لە کوردستانی خۆشمانە هەمانە نووسەرێکی ڕاستە بەس بە پەنجەی دەسە ژمێرە یعنی ئەبێ گرنگی بە نووسینەکانیان بدەن و گرنگی بە بابەتەکە بدەن ئێستا بە حالێن وەکو من بڵێم وەکو شێعر چەند کەسێکن کە بەڕاستی وەکو ئافرەتە نووسن وەکو ژنێکی بوێر ئەنووسن هەمانە ناڵم نیمانە بەس زۆر کەمە زۆر دەگمەن خۆشیان دەرناخن ئیتە خەتای یان میدیاکانە یان خەتای خوانێتەوە نازانم لە حەفتەکان هەمان بوو شیرین و ئەرخەوان و دایکی سۆلاف هەرچەند ڕخنێکی زۆریان لەگیرا بەس ئەوانمان هەبوو لە نەوەتەکانیش کۆمەڵێکی ترمان هەبوو خوا لێ خۆش بوو مەهاباد قەرەداخیمان هەیە کەژەڵی براژاڵمان هەیە ئاوێزان نووریمان هەیە ئەمانەمان هەیە جا پێشەوەی بچمە سەر پرسیارێکی دیکە بۆی کە بزانین لە سەدەی 2000 لە 2000ەکانە ئەوەی نەوەتەکانمان لە 2000ەکانێک کێ جێپەنجێوانەی دیارە بن پێشەوە هۆنراوت پێ خوێنمەوە جا داترە چینە سەر پرسیارەکەەوە ئەگەر شتێکت بۆمان ئامادە کردەوە دەنگە خۆشەکە کە بێدەنگی ژوورەکە تاریکە دەنگی میلۆدی نایەت نە ئاسمان ڕنگ دەگۆڕێت نە دەنگی پیالەیەک دێت کە بێدەنگی مۆری سکوت زاڵمە ڕەنگەکان ڕوو لە سیاهی دەکەن شەپۆلەکان بێدەنگن باڵندەکان تۆقیون تۆ بێدەنگ مەبە با دنیا ڕەنگی سیاهی بدرێنێت و باڵندەکان هەڵفڕن تۆ بێدەنگ مەبە با دەنگی میلۆدی لە جەستەم سەما بکات و دەنگی ڕەنگی شەراب بە ژوورەکەم بسوڕێتەوە کە تۆ بێدەنگ نابیت ژوورەکە ڕەنگی شین دەگرێت و ماچ بە شاری جەستەم دەبارێت لە هاواری دەنگی تۆ باوەش ڕازاوە دەبێت و ئاوی حەز بە شاری جەستەم دەبارێت بێدەنگ مەبە با شێر خۆی بنوێنێت لە جەستە سەما بکات و وشەی لێو بۆ تۆ بڵێتەوە تۆ بێدەنگ مەبە دەستەکانت خۆش بێت بێگومان ئافرەتان نابێ بێدەنگ بن تۆ بێدەنگ مەبە دەستەکانت خۆش بێت شنوخان پێشەوەی کە هۆنراوەکان بۆ بخێتەوە باسی شیرین و ئەرخەوان و دایکی سۆلاف ئەوانمان کرد
پێت وانی ئەوان چونکە زۆر بە ڕوونی چوونە ناو بابەتەکانەوە تۆزە ڕخنیان لێگیرە وا هەست ناکەی کە چونکە ژن ئافرەت بوو بە ئەکسسوارێک لە ناو دقەکانی دقی پیاوی ڕازاندەوە پیاو زیاتر توانی زاڵ بێ بەسەر نووسینە بەڵام ژن نەی ئەوێرا بەسەر ئەو شکڵا بەو شکڵە بچێتە ناو دقەکانەوە وەکو ئەوانی تر بۆیە هەست ناکەی ئەمە بۆتە هۆیەوەی کە تۆزێک کاڵ و کرستتر بێت نووسینی ژنان ئەنا ئەزانی چۆنە هۆکارەکەی ئەوەیە لە نووسینە چ ژن بێ چ پیاو بێ کە وشەی بوێری زانی وەزانی بوێریانی چی ئەو کاتە ئەتوانێت کە هەم بنووسێ هەم وەتان لە ژیان وەرگێت کێشەی گرنگی ئێمە سەرەتایەکەی ئێستا بوێر نەبوونە یعنی هیچ زۆربەی کەم کەسە بینی کە بوێر بێ لە نووسینە یعنی هەم لە پیاوان و هەم لە ژنان ئەگەر تۆ بوێر بیت یعنی زۆر بە جوانی ئەنووسی و زۆر یعنی فکرت فراوانتر دەبێ گوێ بە چواردەورت نادەین ئەمە ئەگەڕێتەوە بۆەوە کەسی بەرام یعنی کەسەکە خۆی بڵێن بوێر نییە ئەوانەی پێشووتر کە باسمان کرد ئەوانە بوێر بوون بەجددی یعنی زۆر زۆر بوێر بوون لەو سەردەمە لە ساڵی هەفتاکانە لە ساڵی نەوەدەکانە کە شعریان نووسیوە کتێبیان نووسیوە بیخوێنێتەوە ببینیت چه بوێریەکی تیا بووە ئێستا کە ئەمە گەشتوونەتە 2020 بە دەگمە لە پەنجەی دەسەژمێرە کە چەند ئافرەتێ بوێرە سێکە دوای کتێبی ئەقیانوسێ لە تاوان کتێبێکی تر نەهاتۆ جێگەی ئەو کتێبە بگرێ بە جددی یعنی نەهاتۆ کە ئەوە دەنگێکی یەکجار قورس بداتەوە دەنگێکی گەورە بداتەوە ئێمە هەرەوەمان من لە نەزەری خۆمە هەرەوە بوو ئێتە نەما یعنی ئافرەتی هەڵسا هەموو تاوانەکانی نووسی سێرێکە جوانترین کتێبیش دەرچوو بەس ئێستا لە شێعرا بڵێن چەند کەسێکن کە زۆر بە جوانی ئەنووسن زۆر ژنانە ئەنووسن زۆر یانی هەستی خۆیان بۆ کەسی بەرامبەر کە پیاوەکەیە دەرئەبڕن هیچ ترسێکیان نییە کە من چەند کەسێکیان لە نزیکەوە ناسم احتمالی زۆرە کە بڵێم لە ژیانی واقعی ڕاستەقینەی خۆیانە زۆر ژیانیان وێرانە چۆن ئەوانە کە بنووسن بە بوێری بنووسن سەی لەسەر ژیانیان تۆزێک تێکەچێ بەیەکە یان ئەوەی لە ترسی من هەرەواڵم بوێریەکەیە یان چواردەورەکەیە ئەگەر سەری ئامارەکانیش بکەیت لە سپاردنی کتێبەکان ساڵی پار ئاماری ئەو کتێبانی کە نووسراون سپێردراون زیاتر ژمارەی پیاوانە هەر هۆی بۆ ئەوە ئەگەڕێنیتەوە بۆ بوێریەکە تۆزێک احتمال بڵێ زین چەنەوەکو بڵێ نەخێنە هەم قەیرانەکەیە هەم بوێریەکەیە بەڵێ من ئەوە ئەڵێم چون ئێستا گرنگی نییە پیاوەکانیش کتێبیان هەبێ پیاوەکان کتێبێکی زۆریان چاپ کرد بێت لەم ساڵی 2020ەکەمە هەرچەند کۆرۆنا بوو خەرەنتینە بووین بەس کە دوای ئەوە چونە ناومەراسمەکان بەڕاستی پیاوەکانیش کتێبیان نووسی بەس کە سێرمەکردم خوێندۆ ینی ئەو جوانیتیان نەبوو ئەو حەزێتیانە بۆ هەروەکەوە بڵێ با بڵێن کتێبێکی هەیە با بڵێن لەم کاتی لەم ساڵ 2020 کتێبێکی چاپکرێت گرنگ چاپکردن نییە گرنگ ئەوەیە چ کتێبێت چاپ بکرێت بە کوردی خۆمان لە کۆڵی کردوەوە بڵێن ناوی لە ناو ناوان ناوی ناو ناوانە مەراسمی حەفلەیەکی بۆ ئەگرێک ئەمە کتێبێکمێ بەس ئەوە نابێ بەوە کە تۆ کتێبت هەیە نا کتێبەکەت ئەبێت چی بێت و لەبارەی چیۆ بێت و تا چەندێک کتێبەکەت جوان بێت کتێبی شعر ماشەڵڵا گەر وەکو چۆن دەڵێ لە هەموو شوێنێکا کەوتووە کە سێریەکەی ئەسڵەن بە عەمەلی لە شعر ناچێت نانە ئەسڵ لە شعر ناچێت باش شنۆخان با بمە سەر بواری ڕەخنە زۆربەی ژنان بابەتەکانی یەکتری هۆراوەکان یەکتری ناخوێننەوە ئەمە واقعەکە ئەڵێن لە ڕووی ئیرەیەوە ئەگەر بشخێننەوە ڕەخنێکی دروست ناگرن ڕەخنەیەکی ئیرەیانە ئەگرن پێت وایە ئەمە دروستە کە باسی لێوەکرێت یان هەر بە تەواتی پیاو ئەزانێ مجاملەی ژن کات و بڵێ ڕەخنەی لێ ناگرێت ئیتر کتێبی ژنان بێ ڕەخنامێنێت و بێنووسینەکان کەمترە بەس من وان نیم من چەند ئافرەتێک کە شارەکانیان زۆر جوانە لە فەیسبووکە برادر من هەرچەندە نزیک و نایان ناسم بەس ئەوەیە کە شارەکانیانە خوێن و زۆر جوان دەستخۆشیان یەکەم کۆمنتیانەوە گەڵتە بۆ کەسی بەرامبەرەکە خۆی کە خۆی چۆن بێحتمال هەیە کەسەکە ئەمە بێگومانەمەی کە ئێڵم لەلاەن لە چای پیاوانەوە ئەبینڕێ ئەڵێن بۆیە ژنان ڕەخنە لە یەکتری ناگرێت ئیرەی بێ ئەزانی قسەی من و تۆ نیە ئەزانی هۆکارەکەی ئەوەیە کە ئەو کەسە زۆر ئاستی خۆی لە خوارە بۆیە کەسی بەرزتر نابینێت کەسی گەورەتر نابینێت لەبەر ئەوەی ڕەخنەی لێک دەدەین ئەوە غەڵەتە
ئەبێت تۆ ئەترافکەی بەوە کە بڵێ بڵێ من ئەو زۆر کەسێکی گەورە و شتەکانی جوانە ئەبێ حەقی دەستخۆشی هەیە ئەوە نییە کە تۆ بڵێ مەڵاچون لەبەر ئەوە بۆ نمونە کێ بڵێن فرۆ فەرەغزادە با بڵێن شعرەکانی ئاوایە خۆم هەمووی عالەم ئاعترافەکان هەڵسم ڕخنەی لێ بگرم کەواتەم لەگە ڕخنەی لەم کێشەکە لە خۆمایە ئەمە گەڕێتەوە بۆ نەزانیەکە مەیانە کەسە بەڕاستی زۆر لاوازە کە تۆ ڕخنە لە کەسێکی گەورە ئەگریت ئەوەتە بەس من وەکو خۆم ڕخنە قبوڵەکەم بەس ڕخنەکە کێ بیگرێت گرنگ بنیادنەرە یاخود ئەگەر بزانم قسەکەی لە جێگەیە لەسەر سەرمەدانم بەس ئەگەر بزانم نوعی ئیدەی هاتیە هیچ کاتە خۆم پێ ماندوو ناکەم. بابێنە سەر باسی پێشنگاکە بێگومان ئەم کردنەوەی ئەم پێشنگای گرنگێکی تایبەتی خۆی هەیە بابزانام لە لای جەنابەت چۆن ئەیبینیت چ بۆ خوێنەر چ بۆ نووسەر ئەم پێشنگایە چ گرنگێکی هەیە پێشنگاکە بەڕێ من کارێکی باشەکە کراوە بەس چ کتێبێکی تیاابێ گرنگە وە کێ بەشدار بوو بێ گرنگترە ئەمە ئەگەر ئەمەوەتە کە لە هەولێریشا پێشانگایەکی گەورەی کتێب هەیە کە ئەڕۆی سێریەکەی هەمان کتێبەکانی چەندین ساڵە چاپ کراوە تۆ دانراوە یاحتماڵی شەیە چاپ نەکرابین ساڵەکانە هێناویانە دایان ناوە کەواتە بوونی پێشانگا زۆر زەرورە بەس خوێندنەوەی گرنگترە. با لە بواری شعر دەرچین بینە سەر بواری فەلسەفە تۆزێ پیاوان خۆیان کەم لە فەلسەفە ئەدەن چ بگا بە ژنان بۆچی وایە کە ژنان کەمتر خۆیان لە بواری فەلسەفە و نووسینی فەلسەفادەن زیاتر بۆ ڕۆمان و شعر ڕووەردەگەڕن بە دەگمەنی شەمانە دکتۆرە ساماڵمان هەیە باک بزانم هیتر نازانم ئیتر جەنابە شارەزاتری کێترمان هەیە سەرکەزشن خۆی هەستێکی ناسکی هەیە زۆر پڕ لە مهرەبانیە یعنی فەلسەفە قوڵە و قوڵی فەلسەفە ئەوەیە کە یانی زیاد لە حەد ئەدخاتە ناو مۆزوعێک کە تۆ زۆر دەرەقەت نایە وەکو چۆن دەڵێ کەسێکی تایبەتی خۆی ئەوێ ژن بۆ ئەوە کە ناتوانێت خۆی لە قەرە فەلسەفە با بەس دەبەرەوە کە دڵێکی زۆر یەکجار مهرەبانەیە زۆر ناسکا یعنی زۆر کاتێکی وەکو چۆن دەڵێ ئەوەی نییە ئەوەیە گەر هەروایدانە مردی بێتەوە بۆ ماڵ و نان حازم بە کتێبێکی فەلسەفەی بەدەستەوە بێ ئەوەتە تۆزێ ناکۆکی ناخۆشی دروستە بێ کەواتە ئێمە ئەڵێن لە ڕووی هەستەوەیە زیاتر هەستەوەیە سێرکە ژنی سامە ساڵ من خۆمیکێکم لەوانە زیاتر حەزم بە کتێبی مێژوو ڕۆمانە کە تێکەڵە زۆر حەزم لێتی چونە بەرەوە هەم مێژووەکە هەم ڕۆمانەکەی هاتیە هاندەرتە بێ و یارمەتەک دەرتە بێ بۆ نووسین گەر خوێندە کتێبەکانی ئۆشۆ کتێبەکانی ئۆشۆ یانی هەر چەنێ زۆر هەم فەلسەفیاتیە هەم بوارێکی ژیانەوە هەموو شتێکی تێدایە گەر خوێندە من خۆمیکێکم لەو کەسانە کە زۆر زۆر عاشقی کتێبەکانی ئۆشۆن. شنۆخان باسی هەستت کرد پیاوان لە نووسیندا زۆر جاروا بۆ ئیلهامیان لە هەمان لەحزە بۆ هاتووە بۆ ژنان چونکە هەستی ژنان ئەگەر سەیرێکی بکەین پردێکی هاوبەشە لە نێوان هەمومانە جۆرە هەستێکمان هەیە تایبەتە بەس بە خۆمانەوە لە نووسینیشا ئەو هەستە تایبەت هەیە ئەبێ شوێنێکی چۆڵ هەبێت یاخود وەکو پیاوان ئیلهامێکی بۆ دێت و شت ئەنووسێت یان ئەبێت ئیلا حاڵەتێک دروست ببێت شتێک دروست بێ ئەو کاتە سەرکە ئەوە نیە دانیشی مۆمێدانێت و چۆپکەیە گوڵ خەڵگوازانێت هەرچی خانمی شاعرە ئاوها نابا ئەوە نییە ئەوە غەڵەتە شعر ئەگە لە ناختا بێ لە ناو خوێن تا بێ لەگەڵ تا گەورە بوو بێ وەختی وا هەیە وەکو ئیلهامە بۆ دێ نیوە شەوە کاتی بازاڕێک هەر کاتی بۆ دێ ینی ئەوە نیە بڵم وڵا با من دوو مۆمدانێم چەپکەی گوڵش لەویادانێم ئەمجا دەستکەم بە نووسین ئەوە نووسین نییە ئەوە خۆخڵەتاندنە ئەگەر تۆ لەگەڵ شعرا گەورە بوو بێتی لەگەڵ دنیای شعرابی خۆی یێت خۆی ئەڵێ من دێم تەقادا لە ناخت ئەبێت تۆ یەکێکی بەس دانیشی بنووسیت ئەوەیە ئەوە نییە مەسەڵ ڕاستەکەی هەندێکە بینی دانیشێ لە ناو گوڵێکا و نازام شەمەن و گوڵ و وەرەقە و قاغزەکە ئەو چێ وەڵا ئەنووسم وڵای ئافرین بۆ تۆ نزیرێکی نووسی بەس ئەو نووسین نیە بە قوربانەوە خۆخڵەتاندنە چون نووسین ناتوانانی بنووسی خۆی هێت ئەڵێم وەرە بمنووسە من ئێڵەم و تۆ بنووسە تۆ وەکو ئەوە وابی مەعمورێبی من ئەڵێم و تۆ بنووسە ئەوە ئەواتە لە ئەسڵە لەمانە هیچ کاتە جیاوازیەک
نییە هەر هەموو وەکوێ لە حزب هەموو یەکە جا شتێکی تریشمان هەیە مەسڵ بۆ نمونە ئەڵێن فلانکەس تەقلیدی لە شعری فلانکەس کردووە یا فکری فلانکەسی دزیوە نا ئەوە نییە چون ئەو کەسە کە بەڕاستی ئەنووسێ لە واقع ئەنووسێ لە ناخیا ئەنووسێ نووسین جادەیەکە هەموومانە بێ ئەو جادە تێپەڕکەین مەسڵ بۆ نمونە ئەو لەسەر خەیاڵ نووسیوێتی نوعی نووسێتی من لەسەر خەیاڵ نووسم نوعێکی ترەکەواتە ئێمە تەقلیدمان لە یەک نەکردووە تەقلید ئەوەیە مەسڵ لە فستیڤاڵی پێم وا بێکەر هەڵم نەکردبێ پات بوو ژیان دەنووسێتەوە کە من گوێم کرد لە شعرەکان هەمووی ئافرەتەکان هەمووی ئافرەت بوویت لەبەرەوە چوار پارچە بوو سێرم کرد هەمویان بە یەک و شەو گرتو بیان لە خاج درام لە خاجە درێ لە خاج دراین ئەها سێرکە ئەوەیانە گرت بوو بەدەمەوە لە فەیسبووکە یەکێک نووسی بێت هەمووی ئەوەی گرتوتم تۆ سێرکە چەنێ بەدبەختی ئالێرەیە کە یەک کەس وشەیەکە دۆزێت و هەمووی بە دوایە ڕاکە نوعەکانە کاکە وشەن مەکەونە دوای وشە قەیناکە بیر و ڕاکەتان چیایە بەس بە دوای یەک وشە مەڕۆن بکەونە دوای هەستەکە کەم زانم لەکوێیە یعنی ئەوەتە ئەوە هەڵەیانە هەیە ئەو هەڵە زۆر زۆرە باسیەوەت کرد کە لە چوار پارچەی کوردستان ئەدی بوون و سەریژن هاتبوون بیستم بزانم کەواتەوە بێت پەیوەندی ژنانی نووسەر بەیەکەوە چۆنە وەکو پیاوانە یاخود پەیوەندیتان بچەوترە یان پەیوەندەکە کاڵ و کرچترە من ئێستا خۆم پەیوەندێکی باشم هەیە لەگەڵ ئافرە مەسەڵ نەگە زۆر بەیانە دەگ من هەڵم بژاردووە باشە بەس بە حکمی ئیش و کار و ژیان زۆر تێکەڵاوی نابین زۆر ئەوتە مەسەڵ لە فستیڤاڵەکانە لە کۆڕەکانە یەکە بینین گوێگرین شتەکان یەک زۆر جوانە بەس تێکەڵاویەکی وامان نییە وەکو پیاوەکان کە دانیشن تێکەڵاویان نا ئێمە نیمانە احتماڵی من نەبێ احتماڵی وانتت بیان بێ من نازانم ئەوەی ئەمە بەگشتی لەلایەن خۆتەوەیان باسێکی کە تۆنی من نیمانە بەس من چەند کەسێکە ناسم کە ینی برادراتی خۆشە ئەوە نییە کە بڵێم نا هەمانە دەقەکان یەکتری چاولەیەکەن و وەخنا لە دەقیەکی شەگرن و زۆر باشە شنۆ محەممەد نووسەر و شاعیر زۆر بەخێر هاتن دەکەین دەستەکان خۆش بە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژ باش لەگەڵ ئێمە بە هیوای دەقی جوانتر و نووسینی جوانتر و هۆڵاوی جوانتر دەکەم سپاس بەڕێزم بەڵێ ڕێک لە بابەتێکی زۆر جیاوازە چینە بابەتێکی زۆر جیاوازتر کە پەیوەندیان بە یەکەوە نیە بەڵام بۆەوەی کە ئاگادار بین و بزانین لەم گۆڕانکاریانەیە بەهای دراوە بیانیەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە دەچینە بینینی بەهای دراوەکە. بێگومان هونەرەکان جیاوازیان هەیە هونەری نووسین و هونەری وێنەکێشان و هونەری پەیکەرتاشیش هەر کەسە و حەزەکات کارەکانی خۆی بە شێوازێکی جیاواز نمایش بدات پێکەرتاشێکی ئیتالیاش کە گەلەریەکی تایبەتی کردوێتەوە بە فرۆشتنی کارەکانی ئەم ساڵ بە شێوەیەکی جیاواز پەیکەری ڕێوڕسمی ماری کریسمەسی کێشاوە کە ئامادەبوانی ڕێوڕسمەکە دەمامەکیان بەستووە و دووری نێوانیشیان پاراستووە ئەو پەیکەرتاشە بەرهەمەکانی بۆ ئۆنلاینیش داناوە کە بە شێو ئۆنلاین بیفرۆشێت و پەیکەری کەسایەتەکانی جیهانیشی دروست کردووە ئاماژە بۆەوە دەکات کە بەهۆی دووبارە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە وڵاتەکەی ترسی هەیە لەوەی نتوانێت بەهۆی داخستنی شوێنەکان پەیکەرەکانی بۆ ئەم ساڵ نمایش بکات یا بۆ سەری ساڵ نمایش بکات کە گرنگێکی تایبەتی هەیە چون ماری کریسمەسی تایە و کریسمەسیش نزیکە. ڕێوڕسمی لەدایک بوونێکی جیاواز هەمووان دەمامکیان بەستووە کۆرۆنا پەیکەرەکانی شیوا لێ کردووە دەمامک ببەستن
پەیکەرتاشێکی ئیتاڵی وێنەی ڕێوڕسمی ماری کرسمسی بە جیاوازدا دەڕێژێتەوە. ئەم پەیکەرتاشە دەمامکی بۆ پەیکەرەکان بەستووە. لەناو وەرکشۆپەکەیدا بە ئەبا و جلوبەرگی ئاوریشمی پەیکەرەکانی لە پشتی دەمامکی پاراستنەوە سەیری ئیسای ساوا دەکەن. و لە ڕێوڕسمەکەیاندا ئامادەبووان دووری نێوانیان پاراستووە. ساڵانی ڕابردوو کارەکەی جیاواز بوو، بەڵام ئەم ساڵ پەیکەر و وێنەکان دەمامکیان بەستووە و بازاڕێکی باشیشی هەیە. لە دیمەنی لەدایک بووندا کارکتەرەکانمان هەمیشە لە مۆدیلی جلوبەرجی 1970ەکاندا بن، بەڵام وەک چۆن دەبێت دەمامشی دەموچاو بەکاربهێنن، ئەوە دەبێت ڕێز لە نێوان دووری یەکتر بگرین. ئەم ساڵ لە وێنە و پەیکەری ڕێوڕسمەکەشدا هەمان ئەو دوو تایبەتمەندی هەیە. پەیکەرەکانی دیڤیرگیلیۆ لە قورد دروستکراون، دار و کریستاڵیشی بۆ بەکارهێناوە و پۆشاکی ئاوریشمی جوانی بۆ دروستکردوون. تەکنیکی پەیکەرەکانی لە باپیریەوە بۆ ماوەتەوە کە ساڵانێک لەمەوبەر بەم کارەوە سەرقاڵ بووە. دوکانەکەشی بووەتە مای سەرنجی گەشتیاران. لە دوکانەکەیدا جیاواز لە وێنەی ڕێوڕسمە ئاینیەکان پەیکەری کەسایەتیە سیاسیە بەناو بانگەکان و یاریزانان و پاڵەوانان هەیە. زۆرجاریش کەسایەتیەکان پەیوەندی بە دیڤیرگیلیۆ دەکەن بۆ دروستکردنی پەیکەرەکانیان. بەڵام ئەم پەیکەرتاشە داهێنەرە دەڵێت لەم ساڵی پەتایەدا جۆرێکی دیکە لە پاڵەوان هەیە لەناو پەیکەرەکانیدا ڕەنگی داوەتەوە. پەیکەری پزیشک و پەرستارێکم دروست کرد کە ماسکیان لەبەردا بوو. ئیتالیام لە باوەش گرت چونکە دەمویست ڕێزیان لێ بگرم، چونکە پێم وایە ئەوانە پاڵەوانە ڕاستەقینەن کە یارمەتی هەموو ئیتالیە دەدەن لەنێو ئەو کێشەی گەورەی گرفتانەی کە لە نەخۆشخانەکاندا ڕوو دەدەن. لەگەڵەوەی ئێستا ڤایرۆسی کۆرۆنا بە زیاتر گەڕاوەتەوە ئیتالیا، ژمارەی گیان لە دەستدان و توشبووان لە بەرزبوونەوەدایە و بەهۆی ڕێکارەکان ئابووری ئەو وڵاتە لە دابەزیندایە. دیڤیرگیلیۆ ترسی هەیە لەوەی ناچار بێت دوکانەکەی دابخات و نەگاتە ئەوەی پەیکەرەکانی بۆ ڕێوڕسمەکانی مێری کرسمس نمایش بکات و ئابووری و پیشەکەشی شکست بهێنێت. دێمە سەر بابەتێک کە لە لای خۆمان هێشتا ئەوەندە زۆر نییە کە بڵین دیاردەیە یاخود بڵین ئێستا خەڵکێکی زۆر بە تەنیا دەژی، بەڵام ئەوە زانین کە لە ڕۆژاوە خەڵکانێکان بە تاقی تەنیا دەژی و لەم گرافیکە باس لەوەکەین کە زیاتر لە 17 ملیۆن کەس لە ئەڵمانیا بە تەنیا دەژی. بەپێی ئامارەکانی نووسینگەی سەرژمێری ئەڵمانیا ئەو کەسانی کە بە تەنیا دەژین لە نێوان ساڵانی 1991 بۆ 2019 لە 134 بووە بۆ لە 142 کە ئەمە زیادی کردووە. هەروەها ئەو خێزانانی کە لە 5 کەس زیاترن لە 105 و بەپێی ئامارەکەش دەڵێت کە 17 ملیۆن و 300 هزار کەس لە ئەڵمانیا دەژین، لەو ژمارەیەش 9 ملیۆن ئافرەت بە تەنیا دەژین و ژیانی تەنیایی بەسەرە بن. نووسینگەی فدراڵی ئەڵمانیاش چی کردووە؟ ڕاپرسێکی کردووە و سەرژمێری زیادبوونی دیاردەی ژیانی تەنیایی بۆ زیادبوونی ژمارەی کچانی تەمەن مامناوەندی گەڕاندۆتەوە، کاڵێت هاوکات بە مەترسیشی دەزانن بۆ سەرداهاتووی کۆمەڵگەکەیان و لەو ڕێژەیەش لە 142 ئەوانەی بە تەنیا دەژین لە شارە گەورەکانن و لە 126شی لە شارە مامناوەندەکانن و لە 132شی لە شارە بچووکەکان دەژین. بێگومان بە تایبەتی لە پایتەختەکان زۆر زیاتر ڕێژەی ئەو کەسانی کە بە تەنیا دەژین زۆر زیاتر، چونکە پایتەختەکان چقی کارکردنن و کەسانێکان بە سەڵتی دێن و لەوێ دەمێننەوە و دەژین. بۆ ڕێژەی دایمەن ئەو شارانەی کە پایتەختن چقی دانیشتوانی سەڵتان. کۆتاییمان بە بەرنامەی ئەمڕۆ هێنا و هیوادارم کە پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بێت. وەک هەمیشەکە دەڵێم ئێمڕۆ ئێستا من لێرە خواحافیزیەکەم، بەڵام لەوێەوە دەستەکەین بەکارکردن و خۆمان ئاماداکەین بۆ سبەی بگەڕێنەوە لاتان تا سبەی خۆتان.